و لێرەوە داوا لە بەڕێز وەزیری ناوخۆ دەکەم کە کارەکانی ئەم کردنەوەی ئەم نووسینگەیە هەمووی بە جێگەیەشتووە ڕەزامەندی بکات و فەرمان دەرکات بۆ کردنەوەی ئەم نووسینگەیە وکردنەوەی ئەم نووسینگەیە دەبێتە هۆکاری خزمەتکردنەوە بەرەو پێشچوون و ڕێگا نزیک بوونەوە و دوورکەوتنەوەی خەڵک لە کارەساتی ئۆتۆمبیل و هاتوچۆ دیارەکردنەوەی پەساپۆرت دەبێتە هۆی گەشە پێدانی قەزاکەمان و لە بەغداشەوە بەسوپاسەوە بەڵێنی هەموو هاوکاری و پێداویستەکانیان داوە. بێگومان هەموو ئەوانەی دانیشتوی چەمچەماڵن بەدێهاتەکان و ناحەکانیشەوە کە پێشتر بوونە بە خاوەنی پاسپۆرت بۆ نوێکردنەوە لەمە دوای پێویست ناکات بێن بۆ سلێمانی هەر لە نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ ئەبن بە خاوەنی پاسپۆرت. ئێمە تەنها ئەگەر جەنابی وەزیری ناوخۆ فەرمان بدا بەکردنەوەی ئەم نووسینگەیە ئیتر کێشەکانی کە یەک بە دوای یەک دێت و هیچ کێشەیەکمان نابێت یعنی هەموو کارەکان زۆر ئاسانە بە ئینشەڵڵا. کارمان زۆر لەسەر کردووە کارە گرنگەکان تەواو بووە تەنها ئەوەی کە زۆر گرنگە ڕەزامەندی وەزیری ناوخۆیە ئێستا وەکو بڵێ تۆپەکە لە ساحەی جەنابی وەزیری ناوخۆیە بۆی بتوانین بە شێوەیەکی باشتر خزمەتی ئەم دەبەرە بکەین لەوێش کێشەمان نییە وەکو ناوەند بڵێ. لەگەڵ بەغدایە گفتوگۆمان هەبووە کاراسیانی ئاسانیان بۆ کردوین جەنابی قایمقام بینایەکی گونجاوی بۆ دابین کردوین کە هەموو پێداویستەکانی تایە ئەوەی ماوەتەوە ئێمە ماوەی دوومانێک کە بێت کتابمان کردو بۆ وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی خەڵکی دانیشتووی شاری چەمچەماڵ و جەنابی قایمقامەوە سوپاسێکەین ئەگەر بەڕێزی بفەرمێ بە ئیمزاکردن و ڕەزامەندی بدا لەسەرکردنەوەی پاسپۆرتی چەمچەماڵ لە سنووری چەمچەماڵ